دوای ساڵێک لە ناکۆچی نێوان کوتلە سیاسیەکان لەسەر بازنەکانی هەڵبژاردن هەفتەی ڕابردوو پەرلەمانی عێراق بڕیاریدا هەڵبژاردنی داهاتوو بە شێوازی فرەبازنەیی بێ و پاشکۆی یاسای نوێی هەڵبژاردنی پەسەند کرد. بەرپرسی ناوەندی هەڵبژاردنی کۆمەڵ دەڵێت پارتی و یەکێتی ترسیان هەیە بەهۆی فرەبازنەیی لە ناوچە دابڕێنراوەکان کورسی پەرلەمانیان کەم بێتەوە. هێزەکانی دیکەش لە ناوخۆی هەرێم زەرەرمەند دەبن. ئێمە وەکو هێزەکانی دەرەوەی یەکێتی پارتی زیاتر ترسمانەیە لە ناو خۆیان زەرەر بکەین لە سای جێبەجێکردنی و یاسا. بەڵام یەکێتی پارتی ملاحەزاتیان لەسەر مادەی 140 هەیە، چونکە هەموو نوێنەرەکانی خۆیان یا ئەتوانین بڵێن لەبەر دوو خاڵ ئەوان زەرەرەکەن. یەکەم زۆربەی نوێنەرەکانی هەموو نوێنەرەکانی ناوچەکانی مادەی 140 لە سنووری محافەزەی کەرکووکە، لە سنووری محافەزەی نینەوایە، لە سنووری محافەزەی دیالە و سەلاحەدینەوەوانە هەموو یەکێتی پارتی بوون. من هەتا ئێوارە یاسایەکی مۆدێرنم هەبێ، یاسایەک لە ڕووی داڕشتن و مەتن و بەرگەکانەوە کێشەی نەبێ، بەڵام ئەگەر من کۆمیسیۆنێکی کارام نەبێ بتوانێ سەرکەوتوو بێ لە ئیدارەدانی ئەم ئینتیخاباتەیە و نەتوانێت ڕێگری لە تەزویرکە کاتە من لە شوێنێکی ترەوە کەوتمە چاڵەکەوە. بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ئاماژەی بەوەش کرد تا ئێستا نازانرێت کێ بازنەکانی هەڵبژاردن یەکلا دەکاتەوە. هێزە دەسەڵاتدارەکانیش خواستیان هەیە بازنەکان بە پێی بەرژەوەندی خۆیان دابەش بکەن. کێ دەسەڵاتی یەکلاکردنەوەی بازنەکانی هەیە لە محافەزاتە. ئەمە خۆی بە خۆی تا ئێستاوانەی من لە مناقەشاتی سیاسیە باسمان کردووە تا ئێستا یەکلا نەبووەتەوە بە بەندێکی قانونی کێ ئەم جەدوەلە حازرەکە و ئەیکا بە هاوپێچی یاساکە، چونکە ئەو جەدوەلە وەکو بەشێکی یاساکە وایە ئەبێ تا ئەو جەدوەلە کامل نەبێ یاساکەش سیغەی نهایی وەرناگرێ و ناچێت بۆ لای بەڕێ سەرۆک کۆمار تا ئینجای لەسەر. هێزە باڵا دەستەکان بە دەرەجەی یەکەم لە کوردستان و غەیری کوردستانیش هاتوون خۆیان مسودەیان حازر کردووە. یەکێتی و پارتی بۆ نمونە هی ئەم چەند محافەزەیان حازر کردووە بە کەرکووک و دیالە و نینەوە ئەوانەشەوە، یعنی چۆن دابەش بکرێ ڕەنگە مەسلحەتی خۆیان کوردی تیاوی. بەڵام سیرەکەی دوجار خلافی سیاسیشە. بۆ نمونە من لە هەولێر لە منتیقەیەکی هەولێرە لە بازنەیەکی هەولێرە دەنگم زۆرە وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان، بەڵام جیهەتی باڵا دەست بێ ئەو بازنەیە دووکەرتکە بەبێ ڕەچاوکردنی بوعدی جوگرافی بوعدی کۆمەڵاتی بێ تەوزیعکە بۆی ساوتەکانی منیش پەرد بێ. وانە ئەمە لەو کاتەیە کێشەی سیاسی دروستە بێ، من ڕخن تاعنی لێ دەدەم ڕخنەی لێگرم جیهەتی یەکەم، چونکە تۆ هاتووی بە شێوازێک لە تەبەنیکردنی دائیرەکان وا بکەی وجودی من بسڕیت. ئێستا ئێمە بۆنی دابەشبوونێکی تری سیاسیەکەین لە هەرێمی کوردستان، یعنی حیزبێکی دەسەڵات بۆ نمونە ئەگەر لەگەڵ ئەم دوو حیزبەی تر بینی نییە لە دەرەوەی دەسەڵات، بەس لەگەڵ ئەم حیزبەی ترە ئیسفادەی لێ دەکا، هەر وەکو سیناریۆی تەشکیلکردنی حکوومەت. دوو هێزی دەسەڵاتت هەیە، ئەم هێزیان ئەتوانێت هێزێکی سێم بێنە ئیستیغلالی کا دژی نارە سیاسەکەی بیهێنێ مەسەلەن مەقعدی زۆری باتەیە کار ئاسانی بۆ بکە بیهێنێتە پێشەوە بۆ ئەوەی لە نەتیجەیە پێی وابێ ئاوی ئەمیژە ڕژێتە جۆگەی ئەمەوە. وانە بەوتەی هاوژین عومەر کە بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ و ڕاوێژکاری سەرۆک کۆماریشە لە ئێستادا سەرۆکایەتی کۆماری عێراق هەوڵەکانی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک خستووەتە گەڕ. بەڕاستی ئاڕاستەی حکوومەتی کازمی ئاڕاستی بەڕێز سەرۆک کۆماری عێراق و ئەو موسساتانەی تابعی ئەم دوو بەڕێزن بەو ئاڕاستەیە چۆن وا بکەین ئێمە لەسەر هەموو ئاستەکان بتوانین کەمترین کەلێن بۆ پرۆسەی انتخاباتی داهاتووی پەرلەمانی عێراق بهێڵینەوە. لەوەی کە ئێمە بین ئیسفادە لە خوبەرای دەولی بکەین، ئیسفادە لە خوبەرای نیشتیمانی ناو وڵات بکەین کە من ئێستا لە کۆبوونەوەیکی بەرفراوان بۆ کۆمەڵی خوبەرای نیشتیمانی و وەتەنی عێراقی من کۆبوونەی ڕێخەم بۆیان بۆ بەڕێز سەرۆک کۆماری عێراق لە دەرەوەی ڕیوایەتی کۆمیسیۆنی ئێستا لە دەرەوەی ڕیوایەتی هێزە سیاسیەکان کۆمەڵی ئالێتمان پێ بڵێن کەوا بکەن ئێمە ئیسفادە بکەین بۆی ژنگەیەکی ئینتیخابی باشمان هەبێ. هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق وا بڕیارە لە 6 حوزەیرانی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. بە پێی یاسا نوێیەکەش سیستمی فرەبازنەی پەیڕەو دەکرێت و هەرێمی کوردستان 12 بازنە دەبێت، سلێمانی 5 بازنەی هەڵبژاردن، هەولێر 4 بازنەی هەڵبژاردن، دهۆک 3 بازنەی هەڵبژاردن.